لە هەرێمی کوردستان بە جۆرێک حکومڕانی کراوە کە حیزب دەوڵەمەندتر بووە لە حکومەت کە لە کاتێکدا دەبوو دامەزراوە حکومیەکان شەرعیەتی زیاتریان هەبوایە و سەروەت و سامان لە ڕێگەی ئەوانەوە بگەڕێتەوە بۆ حیزب و خەڵک. ئەو هاوکێشە نادروستەی کە لە سەرەتای حکومڕانی کوردیەوە هاتووە ئێستا جارێکی دیکە لە سەرەتاوە دروستکردنەوەی پێویستە بۆ ڕاستکردنەوەی ئاراستەکەی. لەو نێوانەشدا هاوڵاتی و شەقام دەبێت ڕۆڵی کاریگەریان هەبێت و نەیەڵەن دەستی حیزب پڕتر بێت لە دامەزراوە نیشتیمانیەکان. بنەڕەتە فۆرمی حکومداری لە هەرێمی کوردستان بە شێوەیەک دامەزراوە بە شێوەیەک بنیادنراوە کە لە بەرژەوەندی حیزب بێ و لە بەرژەوەندی شەخصا بێ. ئەو کاتێک کە فۆرمەکە داڕێژراوە ئەوە لە پێشاوی گیراوە. بەرژەوەندی باڵەکانی نیشتمان بەرژەوەندی باڵەکانی نەتەوە ئەمانە هیچی لە پێشاو نەگیراوە. ئەوە لە پێشاو نەگیراوە کە دامەزراوەکان دامەزراوی نیشتمانی بن بەڵکو وا دامەزراوە وا پێکێنراوە کە هەمویان لە خزمەتی حیزبا بن. بۆیە دەبینی ئێستا حیزب گەورەترە لە حکوومەت، حیزب گەورەترە لە پەرلەمان، حیزب گەورەترە لە دەسەڵاتی دادوەری. ئەمانە هۆکارێکن بۆی وای کردووە بەردەوام و تاکوونی ئەم بارودۆخیش درێژە پێشێ بارودۆخی خەڵک بەرەو خراپتری دەڕوا. بارودۆخی حکومداری هەرگیز بە گۆڕینی شەخسەکان و تاکەکان چارەسەر نابێ. تاکوونەی فۆرمی حکومداری جارێکی کرد لە بناغەوە نەگۆڕێ. ئێمە بناغەکەی بە سەقەتی هاتووە بە خراپی هاتووە تا ئەو بناغە دەستکاری نەکرێ. فۆرمی حکومداری لە هەرمی کوردستان بەرەو خراپتر دەڕوا و ئومێدی چاکبوونی نییە. هێندێکی دیکە پێیان وایە حیزبیش دەوڵەمەند نییە، بەڵکو بەشێک لە کەساتیەکانی ناو حیزبەکان سەرمایەدار و دەستڕۆشتون کە لەسەر حیسابی خەڵکی و بە پارەی میلەت دەوڵەمەند بوون. ئێستا هەر خۆیان دەیانەوێت جڵەوی دەسەڵاتیان لەدەستدا بێت و بەو سەرمایەی هەیەە ئەوەی مەبەستیان بێت لە حکومەتیشدا ئەنجامی دەدەن. خۆیان کارکتەری سێبەری پشتی ڕووداوەکانەوەن. تەنها بە پارەکانیان ئەوەی بیانەوێت دەستیان دەکەوێت و ئاسانکاریان بۆ دەکرێت. و هیچ جۆرێکیش بە ئەمە ناسەلمێنێ بۆ خەڵکی کوردستان کە ئەمانە ئەو پارانیان لەلایە ئەو کۆمپانیا لەبەرەوەی کۆمپانیەکان بە ناوی خەڵکی ترەوە تۆمار کراوە. ئەو لە سەرەتاوە دەستیان پێ کرد بە گومرگ. ئەگەر تۆ لە یادێ بێ دوای ڕاپەڕ یەکەمدار بە تاڵانکردنی تەلی کارەبا و مەحاویلە و بڵێن پاژماوەی بەنداوەکان و بۆری ژێرزەوی ئەمانیان بە تاڵان برد. یاواش یاواش کۆمپانیان دروست کرد، کۆمپانیای حیزبی. کۆمپانیای حیزبەکەش چەند کەسێک کۆنتڕۆلیان کرد بۆ بڵێن بەرهەمی کۆمپانیای حیزبەکە بۆ حیزبەکە نەبوو، بۆ چەند کەسێکی ناو حیزبەکە بوو بۆ ئەوەی ئەو ئینسانانی دەستڕۆیشتەوەی ناو حیزب ئەندامانی حیزبەکە بکەنە کۆیلەی دەستی خۆیان. جاران خەڵک کۆیلەی دەستی زەوی بوو، بەڵام ئێستا خەڵک کۆیلەی دەستی موچە و پارەی ناو حیزبەکان، پارەی ناو حکوومەت. حیزبە دەسەڵاتدارەکان لە کاتی هەڵبژاردنەکانیشدا زۆرترین پارە تەرخان دەکەن بۆ پڕۆپاگەندەی هەڵبژاردن. ئەو پارانە لەکوێ دێت کە بۆ موچە نییە و بۆ بانگەشە هێندە زۆرە. موچەخۆران تینیان بۆ هاتووە کە چەندین مانگە موچیان پێ نەدراوە و لە هەڵبژاردنەکانیشدا بەم دەست و بەم دەست پارە دەبەخشنەوە. بەڵام کاتێ دەچنە حکومەتەوە پارەکان دیار نامێنێ و دیسانەوە ون دەبنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.